لە ڕۆژی جیهانی لاواندا کە هاوکات بوو لەگەڵ 12 مانگ سەنتەری پەرەپێدانی لاوان بە هاوکاری ئۆفیسی هەولێر و دەوروبەری هەولێر ئێوارە کۆدوانێکی ڕێخست بە ناونیشانی ئەزموونی گەنجێک بۆ شێروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان. ئێمە ئەوڕۆکەوەکو نووسینگەی هەولێری سەنتەری پەرەپێدانی لاوان و بە هاوکاری هەردوو ئۆفیسی هەولێر و دەوروبەری هەولێر هەستاین بە ئەنجامدانی کۆدوانێک لە شاری هەولێر بۆ کۆمەڵێک گەنج لە خوشک و برایەن کە چەند بڕگەیش لە خۆدەگەت یەکێک لەم بڕگانە کە ئەزموونی گەنجێ و کە لایەن مامۆستا شێروان زرار ئەزموونی گەنجێتی خۆی باسی کە پێشتر بەرپرس بوو لە ئۆفیسی ڕانیای سەنتەری پەرەپێدانی لاوان لە هەر اختصاسی کە تۆ وەردەگری کە تۆ سەرکەوتوبی کەواتە تۆ سەرکردەی لای خۆیەوە شێروان زرار کۆمەڵێک ئەزموونی ژیانی خۆی بۆ گەنجان خستە ڕوو کە ڕێگەیەک بوون بۆ گەیشتن بە ئامانجەکانی بە ئومێدی ئەوەی گەنجان بتوانن ئامانج دیاری بکەن و پێی بگەن. لە ماوەی 30 ساڵی ڕابردوو یعنی لە پۆلی لەبیرم دێ لە سێ متەوەسەت تاکو ئێستا هەموو ڕۆژێک بەرنامەی ژیانی خۆم نووسیوە. ئەگە 30 ساڵی کەم لێ پرسی بچمە سەر ئەو ڕۆژمێرانەی کە هەمووم داری کردووە هەمووم داناوە لاشیودا دەزانم لەو ڕۆژدا چم کردووە و هەموو ڕۆژێکیش کە بەیانی دەبێتەوە کە دەسمە داوامیان شوێنەکانی کە لە پارچەوە ڕێقەیەک بە ملاحەزە هەمووم نووسیوە. ئەو ڕۆژە 5 ئیشم هەیە یان 6 ئیشم هەیە. دەکرێت ئەوانە هەندێک زیاد و کەم دەبێت زارویە لە کاتی داوام هەندێک زیاد دەبێت کەم دەبێت بەڵام گرنگە گەنجێکی خاوەن مەبدە و پلان بی چونکە کە پلانت نەبوو تۆ دەبێت ینی خەڵکیکە ئاراستە دەکە بەڵام کە خاوەن پلان بووی تۆ سەرکردەی تۆ خەڵکیکە ئاراستە دەکەی بەو شێوەی کە دەتەوێت. لای خۆشیانەوە گەنجانی بەشدار لە کۆدوانەکە سوپاسی سەنتەری پەرەپێدانی لاوان دەکەن بۆ ڕێخستنی ئەم چاڵاکیە. سوپاس و پێزانین بۆ سەنتەری پەرەپێدانی لاوان لە بۆ ئەو سیمینار و ئێوارەخوانەی سوپاسیان دەکەین دەستیان خۆشبی. بەڕای من بۆ خۆڕۆشنبیرکردنی گەنجان ببنە داینەمۆی وڵات خاڵی یەکەم پلانیان هەبێ هەموو ڕۆژ پلانی خۆیان دابڕێژن کە ئەمڕۆ ئەو کارە دەکا دوو بەرنامەی خۆی دابڕێژی بە جوانی. خاڵێکی تر کاتی هەبێ تۆ گەنج بی دەتوانانی هەموو کارێک بکەیت بە تایبەت لە گۆڕانکاریەکانی لە کۆمەلگا گەنج دەبێ بیرۆکەی هەبێتن نەک تەنها بڵێت من توانای جەستەیەکی باشم هەیە دەبێت لە ڕووی فکری و هیزریشەوە گەنج لەو پەڕی ینی بژانەوەی مێشکی خۆی دابێتن و بڕیارەکان بەدەستی خۆی بێتن بزانێت چۆن مامەڵە لەگەڵ داهاتوو دەکاتن دەبێت ژیان بۆ داهاتی خۆی دابنێتن ناکەیت تۆ تەنها بچی لە ناو جێگەکەی خۆت بخەویت و ئینی تا و کاتەی بڵێن هەڵدەستیتەوە ژیانێکی ڕۆتین بەسەر بێت و ئەگەر گەنجان ڕۆڵی سەرەکی خۆیان نەبوو بن وا پشتگیری سەرکەوتنەکانیان کردیا ئێمە ئامانجمان ئەوەی ئیرادەی گەنجەکان بجوڵێنین و گەنجەکان لەو خاڵ بەوەستاوەی کە ئێستا ئەو کۆمەڵگەی ئێمەی تێدا بێین لە دەرێ گەنجەکان بەرەو پێش ببین. سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان ڕێکخراوێکی پیشەیی ناحکومیە ئامانجی هۆشیارکردنەوەی گەنجانە تاکو بتوانن بە ئامانجەوە ژیان بکەن و ببنە تاچی سوودبەخش بۆ خێزان و کۆمەڵگە وڵاتیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.